نەبوونی یاسایەکی تایبەت بە کرێکاری بیانی لە کوردستان وای کردووە ڕەوشی ژیانی ئەو کرێکارانە لە ئاستێکی خراپ دابێت و ڕۆژانە لەلایەن خاوەنکارەکانیانەوە پێشێلکاری جۆراوجۆریان بەرامبەر ئەنجام بدرێت بەپێی توێژینەوەیکی ڕێکخراوی ئاشتی و ئازادی کە لەسەر ژیان و گوزەرانی کرێکارانی بیانی لە کوردستان ئەنجامی داوە. کرێکارانی بیانی زۆر جار ڕوبەڕووی بازرگانی پێوەکردن و دەست درێژی سێکسی دەبنەوە لەلایەن خاوەنکارەکانیانەوە. کرێکارانی بیانی ڕەوشی ژیانیان خراپ بێت ڕوبەڕووی پێشێلکاریەکانی وەک بازرگانی پێوەکردن لەوێ بە ناوی شتێکەوە دەهێنرێن بەڵام لێرە شتێکی تریان پێدەکرێت توندوتیژی سێکسی نەبوونی گرێبەستی کار دەستەبەرنەکردنی کۆمەڵاتی بۆ کرێکارانی بیانی و زائیدەن بۆ ماوەیەکی درێژ لەو کاتێک کە بۆیان دیاری کراوە کاریان پێدەکرێت و هەموو ئەمانەوەی کردو کە ڕەوشی ژیانی کرێکارانی بیانی لە هەرێمی کوردستان بەداخۆ خراپ بێت. کرێکاری بیانی دەتوانێت بە شێوەیەکی یاسایی لە ڕێگەی کۆمپانیای ڕێگە پێدراوەکانەوە بێتە کوردستان و کار بکات. لە ساڵی 2007ەوە تا ئێستاش 163 کۆمپانیا مۆڵەتی فەرمیان وەرگرتووە لە وەزارەتی کار بۆ هێنانی دەستی کاری بیانی، بەڵام لەو ژمارەدا 57 کۆمپانیا ڕاگیراون و 32 کۆمپانیاش هەڵوەشاوەتەوە، 11 کۆمپانیاش خراوەتە لیستی ڕەشەوە لەبەر ئەوەی پابەندی ڕێنماییەکان نەبووە. زۆر کۆمپانیا هەیە بەپێ ڕێنماییەکانی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی کارەکانی خۆی وەکو پێویست جێبەجێ نێکردە. دوو سزامانەیە مەسەلەن وەکو ڕاگررتنی کۆمپانیا 6 مانگ بلاگلیست 1 ساڵ بلاگلیست بەپێی ئەو کێشەیە کە هەیەی لیژنەی باڵا بڕیارەکەی بۆ دەردەچێنیتە. سندیکای کرێکارانی کوردستانیش گلەییان لە هێنانی کرێکاری بیانی هەیە. دەڵێن هێنانی ئەو ژمارە زۆرەی کرێکاری بیانی بۆ کوردستان کاریگەری کردوتە سەر زیادبوونی ڕێژەی بێکاری لە هەرێمی کوردستان. کرێکاری بیانی زیاتر لە کرێکاری خۆمان لەبەرەوەی چەند کەناڵێک کە هاتووە چ ئەوانەی کەوا کۆمپانیەکان هێناتی چ ئەوانەی کەوا لە باشوور و باکووری کوردستانەوە ڕوو لە ئێمە دەکەن چ لەو شارانەی کەوا لە سنووری نێزییکی هەرێمی کوردستانن ڕۆژانە دێنە ئێرانە بۆ ئەوەی بتوانن ئاسایشەی کە لێرە هەیە سوودی لێوەربگرن. لەسەر ئاستی نێودەوڵەتی مافەکانی کرێکارانی بیانی لە چوارچێوەی ڕێکەوتنامە و پەیماننامەی نێودەوڵەتی بەڕوونی خراونەتە ڕوو. زۆر جار لەسەر بنەمای ئەو ڕێکەوتنامە و پەیماننامانە مافەکان لە دەستوری وڵاتان و یاسا نیشتیمانیەکان داڕێژراون و ئاماژەیان پێدراوە، بەڵام لە کوردستان سەرڕای هاتنی ژمارەیەکی زۆری کرێکاری بیانی کە لە 27 وڵاتەوە ڕوویان لە هەرێم کردووە تا ئێستا هیچ یاسایەکی تایبەت بە کرێکارانی بیانی نییە بۆ ئەوەی لەژێر ڕۆشنای ئەو یاسایە مافەکانیان دەستەبەر بکرێت. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.